پارێزەر شیرین عەبدوڵڵا محەممەد باوایی کاندیدی سربەخۆ ژمارەی کاندیدیم 33ە لە بازنەیەکی شاری کەرکووک. من وەکو کاندیدێکی سربەخۆ خۆم بەرپرسە بینم لەم قۆناغەیە، چونکە هەڵقوڵاوی ئێش و ئازاری شارەکەمم. بە واقعی کە ژیان ئەەکەین ژیانێکی زۆر ناخۆشە، پڕ لە کێشەیە کەرکووک، ڕۆژ لە دوای ڕۆژ وەزع بەرەو تێکچوون ئەڕوا. بۆیە من بە ئەرکێکی ئینسانی ئەخلاقی بەو پەڕی بەرپرسیارەتیەوە خۆم لەم ئاستەدا ئەبینم کە ببمە نوێنەرێکی ڕاستەقینە بۆ شارەکەم. لە ڕابردوودا بەڕاستی ئەوەی کە بینیمان لە دوای 2003 کەوتمان خۆشبەختانە کەرکووک ڕزگار بووە، بەڵام بەداخەوە بۆ ماوەیەکی کورت بوو خۆشیەکەمان. بەو واقعی کە بینیمان ئەمڕۆ نە حکوومەتی ناوەندی و نە حکوومەتی دەسەڵاتی کوردی توانیان بە تەواوەتی خزمەتێکی جوان پێشکەش بەم شارە بکەن. ڕۆژ لە دوای ڕۆژ بارودۆخەکە تێکەچێت لە ڕووی خزمەت گوزاریەوە، کێشەی ئاو، کێشەی کارەبا، کێشەی بێکاری، هەموو ئەمە تەسیری کردووەتە سەر جومکەکانی ژیانی خەڵکی شارەکە. بۆیە ئێستاکە قۆناغێکەیە لە پێشمان، قۆناغی هەڵبژاردنە. ئەم قۆناغەیە پێم وایە وەرچەرخانێکە بێ بەڕاستی بۆ بارودۆخی کەرکووک، چونکە لە ڕابردوو ئەوەمان بینی کە نەتوانرا ئەو پێگەی کە کورد هەیان بوو لە شارەکە بە تەواوی خزمەت بگەێنن بە شارەکە، بەڵکو هەمووی پرۆژەی جیاوازیان هەبوو بۆ خۆیان و بۆ دەستکەوتەکانیان. بۆیە من هەڵقوڵاوی ئەم هەموو ئێش و ئازارم بە حکمی ئەوەی خەڵکی شارەکەم لە ناو ئەم ناڕەحەتیە ژیانەکەم و هەم کەسێکی یاساناسم و لە هەمان کاتە کەسێکی چالاکەوان بوومە لە مافی مرۆڤ، کەسێکی چالاکەوانی بوومە لە بواری ژنان. بۆیە بە پرسیارەتی ئەبینم ئەمڕۆ خۆم کاندید کردووە بۆ ئەم بەشەیە کە بتوانم ڕۆڵێکی ڕاستەقینە لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ بمە نوێنەری خەڵکەکەم. دیارە وەکو ئەوەی کە من کاندیدێکی سربەخۆ کە ژنم بەڕاستی ئەرکێکی قورسە. ئەگەر بێت و ئێمە بەراورد بکەین لەگەڵ ئەندامانی پەرلەمانی پێشوو، زۆر جاگرەی ئەوەمان لێکەنایە ئێوە چیتان بۆ کرێ. ڕاستە ئەوانەی کە پێشتر نواندیان بۆ خەڵک شتێکی جدی نەبوو وەکو ژنان کە بتوانن ڕۆڵی ژن بگێڕن لە پەرلەمان. هەمووی بەڕاستی جێی نیگەرانن لەوانەیە هەندێک جار ئیشێکرابێ، بەڵام وەکو پێویست نەبوو، هەم وەکو ئەوەی کە ڕێژەی ژنان لە پەرلەمان و هەم وەکو ئەوەی کە ڕەنگی ژن بەڕاستی بە تەواوەتی ڕەنگی نەدایەوە لە ناو پەرلەمان. بۆیە من وەکو ژنێک کە ئەتوانم ئەو ڕۆڵە بگێڕم، وەکو ئەوەی کە ژنم ڕۆڵی ژنی ڕاستەقینە بۆ پەرلەمان و بۆ شارەکەم بتوانم بە شتێکی جیاواز کە خزمەت بە خەڵکی خۆم و خەڵکی شارەکە و بە تایبەتی ژنان بمانەوێ نەمانەوێ ئێمە کۆمەڵگایەکین بە عەقڵیەتی سپیا و سالاری بەڕێوەچێت. دیارە ئەمە تەسیری کردووەتە سەر هەموو تاکەکانی کۆمەلگا و هەمان سیستەمیش لە پەرلەمان بەڕێوەچێت، چکە هەر ئەوانیش خەڵکی ئەم کۆمەلگایەن و ئەو ڕێژەیەش کە ئەمڕۆ لە پەرلەمانە هەیە بەڕاستی وەکو ڕێژە کەمە، بەڵام دیسانەوە هەر نەیانتوانیە بە عەقڵیەتی ژن، بە جەسارەتی ژن، بە ڕەنگی ژن خزمەت بە خەڵکی کۆمەلگا بکەن. بۆیە پێویستە ئەم عەقڵیەتە ئێمە هەوڵ بۆ ئەمە بدەین کە توانای ژن زۆر زۆر لەوە بەهێزترە و ئەتوانین ئێمەی ژنان گۆڕانکاریەکی بنەڕەتی دروست بکەین بۆ پێشخستنی کۆمەلگا و دەوڵەت. لە دوای ئەو متمانەی کە بەدەستی هێنم بۆ پەرلەمانی عێراق
یەکێ لە ئەرکەکانم کە زۆر گرنگە کە من وەکو ژنێک و وەکو یاسناسێک کە بتوانین ئێمە ژن هەمومان بە کۆ یەک دەنگ یەک ڕنگ بتوانین شەبکەیەکی بتە و دروستکەین لە نێوانی خۆمان بۆی بتوانین هەمومان پێکەوە کار بکەین لەسەر ئەو مادە یاسایانەی کە هەیە کە مافی ژنی تا پێشێل کراوە لەگەڵ ئەوەی کە بۆ پرۆژانەی کە بۆ خزمەتکردنی ژنە ئێمە بتوانین جێبەجێ بکەین. فەرمودادا هیوادارم متمانەمان پێ بکەن. زۆر سپاس. بۆ چارەسەرکردنی ئەو هەموو کێشانەی کە تەسیری کردووەتە سەر جووکەکانی ژیان خەڵکەکە لە کەرکووکە کە ئەبینی کەرکووک ئەمڕۆ شارێکی فرەنەتەوەیە فرە ئاینە و ئەو کێشانە تەسیری کردووەتە سەر هەموو بار و دۆخی کەسەکانە بەبێ جیاوازی گەنجە ژنە پیرە بۆ ئەمە چارەسەریمان هەیە و ئەو بەرنامەی کە دامڕێشتووە و گەر بەپەنای پشتی خوا و دەنگدەرانم گەیشتمە ئەو جێگایە ئەتوانم کۆمەڵێ لەو کێشانە چارەسەرکەم و هەوڵی بۆ بدەم. داواکارم لە خەڵکی شاری کەرکووک ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن بایکۆت نەکەن بەڵکو نوێنەرێکی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن کە ببێتە نوێنەری دەنگەکانیان لە پەرلەمانی عێراق بۆیە با پێکەوە بڕیار لەسەر ژیان و ئایندە و چارەنووسی کەرکووکمان بدەین. سەلامەت بی دەنگمان پێدەن؟ سپاس. هیوادارم متمانەم پێ بکەن. حزبی نیم سربەخۆم داکۆکیەکەم لە مافی ژنان. زۆر سپاستانەکەم.